لەبارەی سەردانەکەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ بەغداوە ئەو دیدار و کۆبنەوە بەرفراوانانی کە لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا هەیەی و دەیبێت لەگەڵ بەڕێز خالید دەبوونی سەرکردە لە حیزبی متحیدون لە هەولێرەوە گفتوگۆ دەکەم. بەڕێز خالید بەخێر بێ بۆ کوردستان 24. ئێوە چۆن دەڕوانن لە سەردانەکەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ بەغدا؟ زۆر سپاس بۆ ئەو میوانداریە. لە ڕاستیدا ئەو سەردانەی ئەمڕۆی کە بەرداوام پێدەری سەردانەکانی پێشووی سەرکردەکانی هەرێمی کوردستانە بۆ بەغدا، هەروەها بە پێچەوانەشەوە سەرکردەکانی بەغدا بۆ هەرێمی کوردستان. بە طبیعەتی حاڵ ئەو دۆخەی کە ئێستا هەیە لە هەرێمەکەدا و لە سەر ئاستی نێودەوڵەتیش وا دەخوازێت کە هەماهنگێکی بەهێز و لێکتێگەیشتێکی زۆر لە نێوان سەرکردەکاندا هەبێت تا دەگەین بە چارەسەریەکان بۆ باشکردنی دۆخی ناوخۆیی و لەسەر ئاستی دەرەوەش کە لە ئاستی بەرژەوەندیەکانی باڵای وڵاتدا بێت. ئەمە شتێکی نوێ نییە لەلایەن سەرکرداتی کوردەوە دەست پێشخەری دەکرێت. هەروەها بەرژەوەند سەرکرداتی کورد لەوە تێدەگات هەمیشە کە پێویستە کۆتایی بە نەکۆکیە سیاسیەکان بهێنرێت و گەیشتن بە لێکتێگەیشتنەکان و لێکتێگەیشتنی هاوبەش کە خێر و بێری بۆ هەموو وڵات هەبێت، بۆ هەروەها گەیشتن بە چارەسەری بۆ ئەو قەیرانەی کە باشە. باسی دەست پێشخەریت کرد، ئەبێ بەغدا چۆن وەڵامی دەست پێشخەریەکانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بداتەوە؟ شتێکی ڕوون و ئاشکرایە لە میانەی ئەو سەردانانەی کە جەنابی مەسرور بارزانی بۆ هەموو لایەنە سیاسیەکان بە شیعە و بە سوننە و تەنانەت هەندێک لایەنی کوردیش لە یەکێتی ئیسلامیدا لە بەرامبەردا زۆر ڕوون و ئاشکرایە کە وەڵامدانەوە هەبووە و ئامادەیی لایەنەکانی دیکەش لە بەغدا هەبووە کە خۆی لە هاوکاری و هەماهەنگیدا دەبینێتەوە بۆ تێپەڕاندنی ئەو قەیرانانەی کە هەن و بۆ جێبەجێکردنی شایستە دەستوریەکان بۆ هەموو عێراقیەکان، نەک تەنیا بۆ کوردەکان. شایستە دەستوریەکان یا خودوەزاریەکان کە بڕیارە دوای جەژن تەواو بکرێ بە دڵنیاییەوە پێویستی بە گفتوگۆ و لێکتێگەیشتنی نێوان هەولێر و بەغدا هەیە تا دەگاتە ڕێککەوتن و شەراکەت و تەوازن و سازان ڕاستەقینە بۆ پێکاندنی ئەو ئامانجانەی کە جەنابی سەرۆک مەسعود بارزانی هەوڵی بۆ دەدات و هەروەها هەوڵە بەردەوامەکانی لەگەڵ حیزبەکانی دیکە. بە بڕوای من ئێستا ئێمە لە دۆخەیەکی زۆر هەستیاری ئەمنی هەرێمەتیدان بە تایبەت دوای شەڕی دژی ئێران، هەروەها ئەو دۆخە هەموارەی کە عێراق پەیدا گوزەر دەکات پێویستی بەوەیە کە هاوکاری و لێکتێگەیشتن لە نێوان لایەنەکاندا هەبێت، هەماهەنگی هاوبەشیان لە نێوانیاندا هەبێت لە نێوان هەموو لایەنە سیاسیەکان. لێکتێگەیشتنە باشە ئەبینیت لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بە تایبەت دوای ئەوەی کە بێ جیاوازی لە هەموو لایەنەکانەوە پێشوازیەکی زۆر گەرم لە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئەکرێت لە بەغدا، ئەمە چۆن ئەبینن؟ باڵێ من ئاماژەم بەوە کرد پێشوازیەکی زۆر گەرم هەیە لەلایەن حیزبەکانەوە لە بەغدا بۆ سەرۆک مەسرور بارزانی. ئەمەش ڕنگدانەوەی بە ئەرێنی دەبێت بۆ هاوکاری و هەماهەنگی لە نێوان هەموو لایەنەکان تا دەگاتە چارەسەرکردنی ئەو قەیرانانە و پاڵپشتیکردن لە حکوومەتی نوێ کە بەم
دواییانە پێکێنرا لە نێوان لەلایەن عالی فالح زەیدیەوە هەروەها بۆ تێپەڕاندنی قەیرانەکان هەمیشە لە کاتی پێکێنانی هەر حکوومەتێکدا واتە حکوومەتەکانی پێشتریش طبیعەتەکە وا بووە کە ئێمە هەمیشە گەشتبین نابین و زۆر گوێبیستی بەڵێنەکان بەوەندە هەموو حکوومەتەکاندا و زۆر سەردانیشمان بینی و سەردانی سەرۆکوەزیرانی فێدراڵ مەبەستمە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە سەردانی لایەنەکانیان کردووە و باڵێنی زۆریان داوە و لێدوانی زۆر ئەرێنیان داوە بەڵام بەداخەوە کاتێک دەینە سەر ئەرزی واقع و حکوومەت تەشکیل دەبێت دەبینی قەیرانەکان خۆیان نوێ دەکەنەوە بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕاگررتنی هەناردەینەوت پاش دواخستنی یاسای نەفت و گاز جێبەجێ نەکردنی بڕگەکانی دەستور ئەمە هەمووی پێویستی بە عەقلیەتێکی کراوە هەیە کە هەموو ئەو کێشانە تێپەڕێنێت تا دەگاتە سەقامگیریەکی سیاسی ئابووری و ئەمنی لە عێراق و لە ناوچەکە بەگشتی ئاماژانە بە دڵنیاییەوە لە بۆشاییەوە نیە لە خۆیەوە نیە بەڵکو لە عەقلیەتێکە کە ئەو عەقلیەتە بەهێزەوە دێت کە لە هەرێمی کوردستان هەیە کە لە سەرکردایەتی هەرێمی کوردستانەوە لەلایەن ئەوانەوە هەیە لەلایەن ئەو سەرکردانەوە هەیە کە عەقلیەتی بەڕێوەبردننی وڵاتیان هەیە و بە دوای چارەسەری بەپەلە و سەرکەوتوودا دەگەڕێن تا دەگەنە چارەسەرکردنی قەیرانە گەورەکان و گەیاندنی عێراق هەمیشە هەوڵەکانیان بۆ ئەوە بووە کە عێراق بگەینە کەنارێکی ئارام لە ناوچەکەدا. بەڕێز خالت ینی خۆشت باست لە هەستیاری دۆخی ناوچەکە کرد چەند گرنگە کە عێراق لە ناوخۆی خۆیدا و لەگەڵ هەرێمی کوردستان ینی نزیک بن لە یەک و هەماهەنگی تەواویان هەبێت و کێشەکانیان چارەسەر بکەن. ئێمە هیچ بجاردەیەکی دیکەمان نیە پێویستە ئێمە بگەینە لێکتێگەیشتن هەموو لایەنەکان پێویستە لێکتێگەیشتنیان هەبێت هەروەها هاوکاری لە نێوان یەکتردا بکەن بۆ ئەوەی وڵاتەکەمان لەو قەیرانانە تێپەڕێنین کە ناوچەکەی کردوتەوە و کەوتوونەتە ناو چەقی ئاگرەوە من پێم وایە ئەو کەش و هەوا ئەرێنیەی کە ئەمڕۆ لە بەغدا دەبینین ڕنگدانەوەی ئەرێنی لەسەر جێبەجێکردنی شایستە دەستوریەکان دەبێت کە بڕیارە دوای جەژن کابینەی وەزاری لە پەرلەمان تەواو بکرێت کە تا ئێستا نۆ وەزارەت تێنە پەڕێنراون و متمانەی پەرلەمانیان وەرنەگرتووە ئەمەش پێویستی بە بڕیاری یەکلاکەرەوە هەیە لە پێناو ئەوەی کە حکوومەتی فێدراڵ بەکاری خۆی هەستێت و کارنامە حکوومەتیەکەی جێبەجێ بکات کە لەلایەن عەلی زەیدیەوە پێشکەش کرا و ئەمەش پێویستی بە متمانەی هەموو لایەنەکان هەیە بە کورد و سونە و شیعە و هەموو ئەمانە ئەم بابەتە من پێم وایە کە گفتوگۆی زۆر مشتومڕی زۆر هەڵدەگرێت لێک تێگەیشتنی باشیش لە بەغدا دێنە ئارەوە بۆ ئەوەی بەرەو چاقبەستووی دەستوری نەچین واتە بەر لەوەی ماوە دەستوریەکە کۆتایی بێت ئەگەر کابینەی حکوومەت پێک نەهێنرێت دوای جەژن بۆ ئەوەی حکوومەتی فێدراڵ بە جێبەجێکردن ئەو کارنامەیە جێبەجێ بکات ئەو کات کێشەمان بۆ دروست دەبێت چ لەسەر ئاست ڕوبەڕووی ئالنگاری ئابووری و ئالنگاری زۆر زۆر دەبینەوە من پێم وایە سەرکردەکانی هەولێر لە هەرێمی کوردستان ئامادەن
بۆ هەموو پاڵپشتێک و هەموو هاوکاریەک لەگەڵ باشە بەڵێ هەرێمی کوردستان بۆ سەرخستنی ئەو حکوومەتە جێبەجێکردی کارنامەکە هاوکاریکردنی عێراق بە تایبەت لە ئەزمموی سەرکەوتوی هەرێمی کوردستان جەنابەت لە هەرێمی کوردستانی بێگومان ئەو پێشکەوتنانەی هەرێمی کوردستان بە چاوی خۆتانە بینن جا پێم بڵێ عێراق چۆن ئەتوانێت کە سوود لە ئەزمموی هەرێمی کوردستان وەربگرێت سیر کەواتە من هیوادارم کە تاوتوێکردنێک یاخۆ دیراسەکردنێک لە بەغدا بۆ پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان و گەشەسەندنی هەرێمی کوردستان هەبێت بۆ ئەوەی دەبینین کە ماوەی چەند ساڵێکی دوور و درێژە و ئەو پێشکەوتنانە بەردەوامن و ڕۆژ بە ڕۆژ هەنگاوی باشتر دەنێت من پێم وایە وەک باسم کرد ئێمە پێویستیمان بە چۆن بڵێم دوانەیەک هەیە لە نێوان هەردوو حکوومەتەکان بۆ ئەوەی ئەزمونونەکان بگوازرێنەوە بۆ ئەوەی ڕێگەکانی بەرەو پێشچوونی ئابووری و سیاسی لە هەرێمی کوردستانەوە سوودیان لێ وەربگیرێت واتە من دەڵێم هیچ گەشەسەندنێک نابێت چ لە کوردستان یاخود لە بەغدا یاخود لە هەر شوێنێکی دیکە ئەگەر چاو لە ئەزمونە باشەکان نەکرێت وا دیارە کە جەنابی عەلی زەیدی ئیرادەیەکی هەیە بۆ گرتنەبەری ئەو ڕێبازە کە سوود لە ئەزمونونەکانی دیکە وەربگرێت و سوود لە ئەزمموی هەرێمی کوردستان وەربگرێت و هەمانگی لەگەڵدا بکات بە تایبەت لە بابەتی نەوت و گاز و وزە هەروەها تا ئێستاش من پێم وایە گەر ئەم هەنگاوانە بنرێت عێراق دەگاتە سەقامگیریەکی سیاسی و ئەمنی ئەمەش ڕنگدانەوەیەکی دوورمە و دای لەسەر ئابووری عێراق دەبێت و بەرەو پێشچوونیش بەخۆیەوە دەبینێت لە کارتی ئابووری یاخۆت لە هەر ناوچەیەکی دیکەی عێراق بەڕێز خالید لە سەراستی شەقامی عێراقیش هاوڵاتیان پێشوازیەکی جەماوەری گەورەیان لە گواستنەوەی ئەزمموی هەرێمی کوردستان بۆ ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق کرد و ئەوەیان دەوێت ئایا بەڕاستی خەڵکی ناوەڕاست و خواروی عێراق دەیانەوێت وەکو هەرێمی کوردستان ئەو ئەزممونانە تاقی بکەنەوە کە لە هەرێمی کوردستان پێیگەیشتون؟ بە دڵنیاییەوە ئەمە ئەمڕۆ نییە هەر لە سەرەتای پرۆسەی سیاسیەوە هەمیشە شەقامی عێراقی لە ساڵی 2005 و 2006ەوە تا ئێستا هەمیشە دەنگیان بەرز کردوتەوە شەقامی عێراقی داوا دەکات کە ئەزمموی هەرێمی کوردستان بگوازرێتەوە ناوچەکانی دیکەی عێراق واتە لەسەر ئاستی سیاسی یاخود ئاستی ئابووری یاخود لێرە ئەزمموونێکی دەگمەن و بێهاوتا هەیە ئەمە بەهۆی ناکۆکیە سیاسیەکان بووە و پرسیارێکە جەنابەت کردت بەداخەوە ئێمە تا ئێستاش بە تایبەت لەم ماوەیەشدا هەموو ناکۆکیەکان لە حزبە ڕکابەرەکانی سەردەسەڵاتەوەیە واتە ئەو حزبانەکە ڕکابەری یەکتر دەکەن لە سەردەسەڵات لە بەغدا لە ماوەی ئەو چەند ساڵەدا ئەوان پرۆژەی سیاسی تایبەتی یاخۆت ئەجندای سیاسی تایبەتی خۆیان هەیە کە جیاوازە لە پرۆژەی سیاسی لە هەرێمی کوردستان بە طبیعەتی حاڵ هەموو ئەو ناکۆکیانە تەنانەت لە نێوان حزبە سیاسیەکانیشدا لە ناو ماڵی سنی لە ناو ماڵی شیعە ئەمە وای کردووە کە کۆست بخاتە لەگەڵم بەڕێز خالید ئێستا سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە ماڵی هومام حەمودی سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامی دێتە دەرەوە و والله هي يعني
ملفات عامة باسی زۆردان دۆسیە کرا دۆسیە ئابووری و خزمەتگوزاری و خاڵە هاوبەشەکان لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدا ئێمە یەک وڵاتین و بە بڕوای من هەموو گفتوگوکان لەسەر دۆسیە عێراق بەگشتی دکتۆر عالی حاتم زۆر سپاس بۆ تۆ تایبەت بەو سەردانەی جەنابی سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان مەسرور بارزانی بۆ بەغدا و ئێوە باسی چیتان کرد لە کۆبوونەوە بەناوی خدای گەورە و میهرەبان سەردانەکە زۆر ئەرێنی بوو بە شێوەیەکی باڵا جەنابی سەرۆک مەسرور بارزانی دەست پێشخەری کرد بۆکردنەوەی لاپەڕەیەکی نوێ لەگەڵ بەغدا لەسەر ئاستی ئابووری و ئەمنی و دارایی کە لە بەرژەوەندی هەموو هاوڵاتیانی عێراق دەبێت بە هەموو پارێزگەکانیەوە و پێویستە بەرژەوەندی هاوبەش لە هەموو پارێزگەکان لە بەرچاو بگیرێت و تا باسی ئەوە کراوە کە هیچ جیاوازێک لە نێوان هەرێمی کوردستان و پارێزگەکان باشە ئەوەی کە بینیمان لە دوانی هەر یەک لە عالی دیفاعی گوتەبێژی ئەنجومەنی باڵای ئیسلامی عێراق و علی حاتمی سەرکردە لە ئەنجومەنی باڵای ئیسلامی بوو لە کاتێکدا کە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان سەردانی هەمام حەموودی سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامی کردووە لە بەغدا و لە پاش ئەویش سەردانی ئەیاد علاوی سەرۆکوەزیرانی پێشووتری عێراق دەکات و لەگەڵ ئەویش کۆ دەبێتەوە دەگەڕێمەوە لای بەڕێز خالید دەبوونی سەرکردە لە حیزبی متحیدون ببوورە قسەکانم پێ بڕیت بەڕێز خالید فەرموو بەردەوام بە باڵێ ئاساییە ماشاءله من دەڵێم جەنابی مەسرور بارزانی باشە ببوورە بەڕێز خالید لەگەڵم بمێنەرەوە چونکە ئێستا سەرۆکوەزیرانی یاریمی کوردستان گەیشتە ماڵی ئەیادعلاوی سەرۆکوەزیرانی پێشووتری عێراق و بڕیارە لەگەڵ بەڕێز ئەیادعلاوی سەرۆکوەزیرانی پێشووتری عێراقیش کۆ ببێتەوە ئەمە لە کاتێکدایە کە کەمێک بەر لە ئێستا سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان سەردانی ماڵی هەمام حەموودی کردبوو کە سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامیە و لەگەڵ سەرکردەکانی ئەنجومەنی باڵای ئیسلامی کۆبوونەوە و وەک لە دیمەنەکان دەبینین پێشوازیەکی گەرم لە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ ماڵی ئەیادعلاوی لێ دەکرێت و ئەمە لە چوارچەوەی و کۆبوونەوانەیە کە لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە بەغدا تەواوی لایەنەکانی بەسەر کردوتەوە تێیدا گفتوگۆ کراوە لە بارەی هەماهەنگیکردن و هەروەها کۆتایی هێنان بە کێشە و ناکۆکیەکانی نێوان هەولێر و بەغدا وەک لە دیمەنەکان دەیبینین ساتی گەیشتنی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ ماڵی ئەیادعلاوی سەرۆکوەزیرانی پێشووتری عێراقا زۆرێک لەم سەرکردانە یاخود تەواوی و سەرکردانە پێشوازیەکی گەرم لە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان دەکەن و هەمووشیان جەخت لەوە دەکەنەوە کە پێویستە ڕێڕەوی سیاسی لە عێراق ڕاست بکرێتەوە وە کۆتایی بە ناکۆکیەکانی نێوان هەولێر و بەغدا بهێنرێت و دۆخی ئێستای هەرێمایەتی و ناوچەکەوە دەخوازێت کە عێراق لە ناو خۆیدا یەکگرتوو بێت و هەروەها کێشەکانی نێوان هەولێر و بەغدا کۆتاییان پێ بهێنرێت ئەمە لە کاتێکدایە کە لە سەروبەندی دروستبوونی حکوومەتێکی نوێن لە عێراق کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا خود لە هەفتەی ڕابردوو بتمانەدرا بە کابینەکەی علی فالح زەیدی کە لەگەڵ 14 وەزارەت متمانەیان پێدرا و وەزارەتی شماوە بڕیارە لە دوای جەژن لەلایەن پەرلەمانەوە بتمانە بە وەزیرانی دیکەش بدرێت کە ماونەتەوە دیدار و سەردانەکان بەردەوا من بەڕێز خالی دەگەڕێمەوە لای تۆ باسی ئەومانە کرد کە گوتم پرسییم بۆچی بەغدا ئەزمموی هەرێمی کوردستان ناگوازێتەوە بۆ ناوچەکانی ناوەڕاست و خوار و عێراق کە خۆشتان دەزانن عێراق چەندین قەیرانی هەیە لە وڵاتەکەدا. باڵێ وەک ئەماژەم پێدا بەر لە وەستانی گفتوگۆکەمان بەداخەوە حەزبە دەسەڵاتدارەکان لە ساڵانی سەرەتاوە تا ئێستا ئەوان ڕۆشنبیری و کولتوری پیاوانی دەوڵەتیان نەبووەواتە ئەوان هەمیشە هەڵگری بیرۆکەی ئۆپۆزیسیۆنی سیاسیان لە مێشکدایە و تا ئێستا بەو بیرکردنەوەیە بەردەوامن ئەمەش وای کردووە کە ڕکابەری لەسەر دەسەڵات بکەن و ئەو داواکاریانەش بەردەوامن کە پێویستە
ئەو لایەنانە لەو عەقلیەتە پاشگەز ببنەوە و ڕوو لە عەقلیەتی دەوڵەتداری بکەن وەکو چۆن لە هەرێمی کوردستان هەیە و هەروەها هاوکاری پێویستە هاوکاری لە نێوان هەموو حزبەکاندا هەبێت ئەگەر هەرچەندە بیرکردنەوەیان جیاوازیش بێتن لەبەر لە ساڵی 2023 بەڵام ئێستا هاوبەشێکی ئەوانن واتە پێویستە هەموویان بەیەکەوە دەزانین کە لە هەرێمی کوردستان عەقلیەتێکی دەوڵەتداری هەیە هەموو بەیەکەوە کورد بەعام هەوڵی بەرەو پێشچوون دەدەن بەڵام ئەوەی لە بەغدا هەیە ئەمە شتێکی دیکەیە ئەوان هێشتا سەرقاڵی ئەو نەیانتوانیوە لەژێر باری عەقلیەتی ئۆپۆزیسیۆنداری بچنە دەرەوە واتە لایەنە سیاسیەکان کە ئەمە وای کردووە کە کۆسب بخرێتە بەردەم گەشەسەندنی وڵات وای کردووە کە دەوڵات لە ئەدای سیاسیەکی لەرزۆکدا بمێنێتەوە و بەردەوام ڕوبەڕووی بوومەلەرزەی سیاسی ببێتەوە و نەتوانێت خۆی لە بەردەم قەیرانە سیاسیەکاندا بگرێت و ساڵ بە ساڵ ئەو قەیرانە سیاسیانە ڕوو لە زیادبوون دەکەن بەبێ ئەوەی چارەسەریەکیان بۆ بدوزرێتەوە مەبەستم چارەسەری ڕاستەقینەیە و تەنیا پشت بە چارەسەری کاتی دەبەسرێت کە زۆر بە خێرا و بە پەلە کاڵ دەبنەوە و دەتاوێنەوە ئەو چارەسەریانەش لە هەموو شایستەیەکی هەڵبژاردندا هەروە بووە ئێمە هیوادارین کە ئەوانەیەکمان وەرگرتە بیت لە ڕابردوو و پێویستە وانە لە هەڵەکانی ڕابردوو وەربگرین کە عێراق پەیدا گوزەری کردووە و پێویستە بە بیرکردنەوەیەکی نوێ و ئەدایەکی نوێی سیاسی و کە لە پێشتر جیاواز بیت پەیڕەو بکرێت تا دەگەم بە لێکتێگەیشتن و بۆ چەسپاندنی سەقامگیری سیاسی و ئابووری و دارایی کە لە بەرژەوەندی هەموو خەڵکی عێراقدا بێت هەر لە باکوورەوە تەباشور بۆ سپاس دەکەم بەڕێز خالید دەبوونی سەرکردە لە حیزبی متحیدون لە هەولێرەوە لەگەڵم بووی سپاس.